لە سلێمانی گرانبوونی غازی ماڵان ڕەت ئەکرێتەوە و باس لەوە شەکرێت کە سبەی ژمارەیەکی زۆری غاز ئەخرێتە بازارەوە. پاسەوانی سنوور لە عێراق ئەوە ڕەت دەکاتەوە کە بە هیچ شێوەیەک هیچ هێزێک لە دیوی وڵاتەکەی بە هەرێمی کوردستانیشەوە دزیان کردبێتە ناوخاکی ئێران. سڵاوتان لێبێت. لە فرۆشگە و بەنزینخانەکانی سلێمانی نرخی غاز و بەنزین گران بووە. سەرۆکی لیژنەی غازی شەڵێت غازی ماڵان گران نەبووە و سبەی سلێمانی پڕ لە غاز ئەکەن. عومەر عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی غاز ئەمڕۆ شەمە بە 964 ڕاگەیاند نرخی غازی حکومی گران نەبووە و هەروەک خۆیەتی کا بوتڵی بە 8500 دینارە. بە قسەی ئەو سبەی 50 تاکو 100 ئۆتۆمبیلی دووتەنی غاز ئەخەنە بازارەوە و ڕێکاری نوێژ بۆ دابەشکردنی ئەگرنەبەر، بەڵام ئەو باسی لەوە کرد کاوان پەیوەندیان بە غازی بازرگانیەوە نییە و بازار ئازادە و حکومەتیش ناتوانێت کۆنتڕۆلی بکات. تا 20 ڕۆژ یاخود مانگێکی دیکە کۆگاکان لە سلێمانی غازی پێویستیان تێدایە. بەهۆی وەستانی کارەکانی چێڵگەی غازی کۆرمۆر نرخی غازی ئۆتۆمبیل و غازی ماڵان و بەنزینی بازرگانی گران بوون. ئەمە هەر لە سلەیمانی نییە و هەموو هەرێمی کوردستانی گرتوتەوە. فەرماندەیی پاسەوانی سنووری عێراق و دەنگۆیانەی ڕەتکردەوە کە باس لە دزەکردن لە سنووری عێراقەوە بۆ ناو خاچی ئێران ئەکەن وەشڵێت هەماهەنگی و پەیوەندی بەردەوام لە نێوان فەرماندەیی سنووری عێراق و لایەنی ئێرانی هەیە. فەرماندەیی هێزەکانی پاسەوانی سنووری عێراق فەریق محەممەد سەکەر ئەمڕۆ شەمە بە میدیای فەرمی عێراقی وتووە ناوچە سنووریەکانی عێراق لە گەڵ ئێران کە درێژەکەی 1493 کیلۆمەترە سنووری پارێزگاکانی هەولێر سلەیمانی و هەڵەبجە و دیارە، هەروەها پارێزگاکانی واست و میسان و بەسڕەش ئەگرێتەوە پارێزراوە و هیچ جۆرە دزەکردن و هەڕەشەیەکی بۆ لایەنی ئێرانی لەسەر نییە. وەک باسی ئەکات ئەو کارانەیان بە هاوکاری پێشمەرگە و ئاسایش لە سنوورەکان ئەنجام داوە. ڕووداوەکانی ئەم دواییە پێشانی داون کە پاراستنی سنوورەکان تۆکمەتر کراون. هەر ئەمڕۆ ڤیددیۆیەک دەست 964 کەوتووە دەرەکەوێت هێزێکی پاسەوانی سنووری عێراق بەرەو سنووری قەزای پێنجوێن بەڕێککەوتون کە پێچێت لەوێ جێگیر بکرێن و ئەرچی پاراستنی سنوورەکە بگرنە ئەستەوە. تەنێکی نامۆ لە حەوشەی چاودێری کۆمەڵایەتی واتە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی قەزای چۆمان کەوتۆتە خوارەوە و زیانی پێگەیاندووە چاڵێکی گەورەی لێ دروست کردووە. لە سنتەری چۆمان بە دیاریکراوی لەسەر ڕێگای گوندی دێڵزا لە گەڵگوندی وەردا تەنێکی نامۆ کەوتۆتە خوارەوە. ئەحمەد بارزان عەلیکۆ قایمقامی قەزای چۆمان بە 964 وت کەوتنی تەنەکە لە هەردوو شوێنەکە لە یەک کاتدا بووە، بەڵام هیچ زیانێکی گیانی نەبووە، تەنیا بەهۆی ئەوەی ڕێگای گوندی دێڵزا دیواری چاودێری کۆمەڵایەتی چۆمانیش تۆزێک زیانی پێگەیشتووە. هێزانەکانیش لە شوێنەکان دڵنیانین جارێ، بەڵام بە پێی زانیاریە سەرەتاییەکان درۆن بووە. لەگەڵ دەستپێکردنی شەڕی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان دەکرێنە ئامانجی موشک و درۆن و تاوەکو ئێستاش سەدان درۆن و مۆشک ئاراستەی کراون کە زۆری نەشی لەلایەن ئەو گروپە توندڕەوانەیە کە نزیکی ئێرانن، لەوانەش مقاومەی ئیسلامی لە عێراق. بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی چۆمان هەر ئەمڕۆ شەممە ڕایگەیاند بەرە بەیانی سێ فڕۆکەی بێفرۆکەوان لە سنووری ئیدارەی قەزاکە و سنووری ئێران و تورکیا کەوتونەتە خوارەوە. کاری وێنەگرتنی گۆرانیەکی شاد لە سەرشەقامی سالمی سلەیمانی و لەلایەن هونەرمەندێکی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا کاردانەوەی هاوڵاتیانی بە دوای خۆی داهێنەوە. هونەرمەندەکە شەڵێت ویستویانە لەو کاتەدا زەردەخەنیەکی کەم بخەنە سەرلێوی هاوڵاتیان و کلیپەکەشیان بۆ ڕۆژانی دوای شەڕ و ئاگربەست ئامادە کردووە. هونەرمەند دیمەن ئیبراهیم بە 964 وت لە بەردۆخی ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی کوردستان دوو مانگای ئیشەکانم وەستاندووە، ویستیشم ئەم کلیپە کەنسەڵ بکەمەوە، بەڵام لەبەر ئەوەی لەسەر ئێمە زۆر ئەکەوێت و پارێکی زۆر سەرفکرا بوو بڕیارماندا کلیپێکی جیاواز ئامادە بکەین و لە ڕۆژانی داهاتوو لە کاتی ئاگربەست بڵاوی بکەینەوە. وەک باسی ئەکات ویستویانە شتی خۆش بکەن بۆ هاوڵاتیان زەردەخەنەیەک بخەنە سەر لێویان و لەو بارودۆخەی ئێستا تۆزێک دووریان بخەنەوە. هونەرمەندەکە و کۆمەڵێک ژەنیار لە پشتەوەی بار هەڵگرێک دەنجی گۆرانی و موزیکی ئەوان سەهۆڵەکەی سلێمانی پڕ کردووە و خەڵکیش بە موبایلەکانیان ڤیددیۆیان ئەگرن. لە بارەی کاردانەوەکان دیمەن ئیبراهیم ئەڵێت ئەگەر ئەو ماڵپەر و پەیزانەی قسەی ناشرین و نەشیا و یان لەسەر دەنووسن
کۆمنتەکانیان ڕانەگرن ناچار دەبن سکاڵیان لەسەر تۆمار بکەن. لەمەوەی 24 کاتژمێری ڕابردوودا 23 هێرش کراونەتە سەرهەرێمی کوردستان. ئەمە گروپێک ئەو ئامارەی ئاشکرا کردووە کە ئەوان بوونە ئەو هێرشانەیان بۆ هەولێر و شارەکانی دیکەی هەرێمی کوردستان ئەنجام داوە. 964 کاری لەسەر ئەو ئامارە کردووە کە گروپەکە بە ناوی مقاومەی ئیسلامیە لە عێراق ئەمڕۆ ئامارەی هێرشەکانی خۆی بڵاو کردوێتەوە ئەڵێت لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 23 هێرشیان ئەنجام داوە. ئەوەی کە تایبەتە بە هەولێر ئەو درۆن و موشەکانەی کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو ڕوبەڕووی کراونەتەوە ئەوەیە کە فڕۆکەخانەی گرتوتەوە، هەروەها بنکەیەکی ئەمریکیەکان و هۆتێلێک و هەروەها شوقەیەکی نیشتەجێبوونیشی گرتوتەوە. بەڵام لە هەر هەموو ئەوانە ئەڵێ لە زۆربیان خەڵکی سڤیلی تێدا بووە، بەڵام بێ زیانی گیانی بووە. ئەو گروپە بەپێی بەدواداچوونەکان گروپی مقاومەی ئیسلامی کە وەک خۆیان بەڵێن بەرگری لە ئێران دەکەن، ئەو شوێنانەی بردومانی کردوون بە ناوی بنکەکانی دوژمن ناویان بردوون. ئەو گروپانە ئەو گروپە زیاتر لە ناوچەی بۆشایی ئەمنی کرێنێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەدا هەیە لەوێن دەرکار و چاڵاکیەکانیان ئەنجامەدەن. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ ئێوە.